ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. یەکەمین بابەتی ئەمڕۆمان دەربارەی یەکسانی ژنان و پیاوان دەست پێک. کاتێک کە باسی یەکسانی سەرجەم تاکەکان بەبێ جیاوازی جنسیەت، ڕەگەز، نەتەوە و هیتر دەکەین، بەرابەریەکی ڕاستەقینە و کۆمەڵایەتی و نەک تەنها بەرابەریمان لەباری حقوقیەوە مەبەستە. بەرابەری حقوقی لە کۆمەلگایەکی چینایەتیدا کە تاکەکانی لە هەمان سەرەتای هاتنە دنیاوە لە بارودۆخێکی نایەکساندان و خاوەنی مۆقعەتێکی نابەرابرن، ناتوانێت بەرابەری ڕاستەقینەی کەسەکان دابین بکات. ئێمە وێ ڕایدیفاعکردن لە یەکسانی حقوقی سەرجەم ئەندامانی کۆمەلگە و تێکۆشان لە پێناو دەستەبەربوونی ئەم مافەدا تەنیا بەم جۆرە بەرابەریە ڕازی نابین و بۆ دامەزراندنی وەها نیزامێک خەبات دەکەین کە ئیمکانات و بارودۆخی کۆمەڵایەتی و ئابووری بەرابەر بۆ سەرجەم ئەندامانی فراهەم بکات. بەرابەری حقوقی سەرجەم دانیشتوانی کۆمەلگە بەبێ لە بەرچاوگرتنی جنسیەت و نژاد و مەرام و هیتر لە ڕوانگەیەمەوە تەنیا مەرجێکی پێویستە بۆ گەیشتن بە یەکسانی کۆمەڵایەتی. ئێمە وەک وەسیلەیەک بۆ گەیشتن بە یەکسانی ڕاستەقینە دەڕوانینە بەرابەری حقوقی و نەک وەک ئامانجێک لە خۆیدا. ئێستا با بزانین کە سەبارەت بە بەرابەری ژن و پیاو ئەم بەحسە چ واتایەکی هەیە. لە ڕوانگەی مارکسیستەکانەوە ژن و پیاو دەبێت لە هەموو لایەنی کۆمەڵایەتی، ئابووری و سیاسی نەک هەر بە بەرابەری حقوقی بەڵکو بە یەکسانی ڕاستەقینە بگەن و ئەمەش بەو واتایە کە سەرجەم ئەو یاسایانەی کە جیاوازی دەکات لە نێوان ژن و پیاودا هەڵبوەشێنەوە. بۆ نمونەش ژنیش وەک پیاو مافی کارکردن و دەستڕاگەشتن بە هەموو شغڵەکانی هەبێت لە کۆمەلگادا. لە کاروباری پەیوەندیدار بە بنەماڵەدا ژن و پیاو خاوەنی یەک مافی یەکسان بن. وەک نمونە لە بابەتی هاوسەرگیری، تەلاق و سەرپەرستیکردنی منداڵدا و هەروەها هەموو ئەو ئیمتیازە تایبەتانەی کە لە ژێر ناوی سەرۆکی بنەماڵەدا بە شێوەی قانونی بە پیاودراوە هەڵبوەشێتەوە و لە بواری سیاسیشەوە ژنان وەک پیاوان مافی هەڵبژاردن و هەڵبژاردنیان لە هەموو بوارەکاندا هەبێت. دووەم شتیش کابێ باسی لێ بکەین و وەک مەرجی پێویستی بەکردەوە دەراتنی ئەم مافە یەکسانانە ئەوەیە کە ئێمە خوازیاریەوەین کە ئیمکاناتی بەرابەری کۆمەڵایەتی، ئابووری و ئامۆزشی بۆ سەرجەم ژنان لە ڕاستای پەروەردەبوونی توانایی و شایستگیەکانیاندا و برنەسەرەوەی ئاستی وشیاری و شعوریان لە کۆمەلگادا فراهەم بکرێت. بەڵام بۆ ئەوەی کە ئەم ئیمکاناتە بە واتای ڕاستەقینە دەستەبەر بکرێت و ژنان واقعان ئیمکانی ڕاگەیشتن بە یەکسانی بەدەستبێنن، پێویستە سەرجەم کۆسپە کولتوری فەرهەنگی و مەسهەبی و بیر و بۆچوونی پیاوسالارانە کە پێگەی نزم و ژێرستەم بۆ ژنان بە ئەمرێکی ئاسایی پیشان دەدەن و بە قوڵای کۆمەلگەشدا ڕۆچووە بۆ هەڵوەشانەوەی ئەوانە دەست بەجێ کار بکرێ و هێزی بۆ ڕێک بخرێت. لەگەڵ هەموو ئەمانەدا ژنان بەهۆی دەورێکی تایبەت کە وەک دایک لە ئەستۆیانە لە نظامی سەرمایەداریدا بەرەوڕووی گەلێک مەحدودیەت و سنووردارکردنەوە دەبنەوە. لەبەرەوەی نظامی سەرمایەداری لە بەرامبەر ئەم مەسەلەدا و لە بەرامبەر منداڵانی کۆمەلگادا هیچ چەشنە بەرپرسیارەتی و تعهودێک و ئەستۆن ناگرێت و ئەو مەسئولیەتە بە تەواوی دەخاتە ئەستۆی بنەماڵە. بەم هۆیەوە گەلێک ژن بەهۆی هەژاری و یان تەنانەت هەژاری فەرهەنگیەوە لە کاتی منداڵبووندا یان لەدەسەدەن و یان تووشی گەلێک ناڕەحەتی دێن کە ئاسەوارەکەی بۆ هەتایە بەسەر ژیانیانەوە قورسایی دەکات. و ئەمەش لە کردەوەدا بۆ مانایە کە زۆربەی ژنان تەنانەت لەباری حیاتی خۆشیانەوە لەگەڵ پیاواندا بۆ ژیانکردن یەکسانی. بۆیە لە ڕوانگەیەمەوە پێویستە کە کۆمەلگە لە بەرامبەر دەوری دایکاتی ژناندا بەکردەوە بەرپرس و خاوەن تەعهود بێت. ئەم بابەتە بە ئەمری خصوصی ژنان نەزانێت و بە پێکێنانی ئیمکاناتی بەرین و بە خۆڕایی بێهداشتی دەرمانی و کۆمەڵایەتی ئەم مەحدودیەتانە وەستەمێک کە لە کۆمەلگای چینایەتیدا بەسەر ژناندا دەسەپێت لە بین بەرێت. لەگەڵ ئەمانشدا لە کۆمەلگای سەرمایەداریدا دەور و نەخشی دایکایەتی و پەروەردەکردنی منداڵ کۆمەڵێک مەحدودیەتی کۆمەڵایەتی و ئابووریش بەسەر ژناندا دەسەپێنێ و گەلێک کۆسپ دەخاتە بەردەم گەشەکردنیان. کۆمەلگای سەرمایەداری دەم کۆمەلگایەدا ژنان بەهۆی لاستۆبوونی ئەم دەور و بەرپرسیارەتیە لە زۆرێک لە مافو ئیمکاناتەکەیان بێبەش دەکات
لە کۆمەڵگای سەرمایه‌داریدا بوونە دایک دەبێتە کۆسپێک لە بەردەم دەستڕاگەیشتن بە بەرابەری حقوقی و کۆمەڵایەتی ژنان و ئەمانە بەگشتی لەبەرەوەیە کە نظامی چینایەتی و چەوسێنەری سەرمایه‌داری ئەمری دایکایەتی و پەروەردەکردنی منداڵ وەک ئەمرێکی تایبەت دادەنێت. بەڵام ئێمە ئەم بابەتە بە تەواوی بە مەسەلەیەکی کۆمەڵایەتی دەزانین و ڕێگاچارەی کۆمەڵایەتیشی بۆ پێشکەش دەکەین. بەمە ئامانجەوە بۆ دەستەبەرکردن و چەسپاندنی ئیمکانات و مافێکی تایبەت بۆ دایکان و ژنانی دووگیان خەبات دەکەین. ناوبڕێک وەربگرن بە بابەتێک دەربارەی نەزمێکی نوێی جیهانیەوە دێمەوە خزمەتە. هیچ تویی عرض تویی زن آزاد منم، دیو تویی فتنه تویی مرد آزاد منم. این دیگر افسانه نیست که زمان تویی، این دیگر افسانه نیست کاوه آهنگر منم. هیچ تویی عرض تویی زن آزاد منم، دیو تویی فتنه تویی مرد آزاد منم. این دیگر افسانه نیست که زمان تویی، این دیگر افسانه نیست کاوه آهنگر منم. یا رومی روم یا زنگی زنگ، انتخاب کن که با کی به جنگ. یا این ور گود یا اون ور گود، انتخاب کن شمشیر از رو ببند. هرچه تبر زدی مرا زخم نشد ترانه شد، تو اغتشاش خواندیش انقلاب زنانه شد. هرچه گرفتی تو ز من مبید جاودانه شد، صدا گرفتی ز من و سکوتم این ترانه شد. هرچه تبر زدی مرا زخم نشد ترانه شد، تو اغتشاش خواندیش انقلاب زنانه شد. هرچه گرفتی تو ز من مبید جاودانه شد، صدا گرفتی ز من و سکوتم این ترانه شد. تویی عرض تویی زن آزاد منم، دیو تویی فتنه تویی مرد آزاد منم. این دیگر افسانه نیست که زمان تویی، این دیگر افسانه نیست کاوه آهنگر منم. هیچ تویی عرض تویی زن آزاد منم، دیو تویی فتنه تویی مرد آزاد منم. این دیگر افسانه نیست که زمان تویی، این دیگر افسانه نیست کاوه آهنگر منم. بینەرانی خۆشەویست، بابەتی دووهەمی بەرنامەکەمان بابەتێکی زۆر جێی سەرنجە، نەزمێکی نوێی جیهانی نووسینێکە لە بەڕێز بەهرۆز ڕەوف. بەم شێوەیە دەست بە نووسینەکەی ئەکات لەم بارەیەوە و ئەڵێت هەر نەزمێکی نوێی جیهان مەحاڵە بەبێ شەڕێکی گەورە لەدایک ببێت. ئەو ململانە نوێیەی ئەو عەرزی عەزەڵاتەی بەسەرکردایەتی چین ئەمڕۆ نیشان دەدرێت گوزارشتە لە بلوکێکی نوێی جیهانی و ئەمریکاش ئەمە باش دەبینێت. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە تازەترین پەیامیدا ئاماژە بەوە دەکات کە ئێمە دەتوانین هێرش بکەین. بۆچی دەبێت بەرگری بکەین؟ ئەم هەڕەشەیە لە دایکبوونی ئەو هەوڵانەیە کە ئێستا چین خۆی کردووە بە خاوەنی بلۆکە نوێیەکە. ڕۆژنامەی پۆلیتیکۆی ئەمریکی ڕەشنووسێکی استراتیژیە نوێیەکانی بەرگری ئەمریکا ئاشکرا دەکات کە جۆرێک لە گۆڕانکاری سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە فایلێکدا نیشان دەدات کە ئەولەویەت دەدات بارکە ناوخۆی و ناوچەیەکان لەسەر حیسابی ڕوبەڕووبوونەوەی نەیارەکانی وەک چین و رووسیا. ئەمریکا لە ئێستادا هەر بەدوای ئەم لێدوانەی سەرۆک ترامپدا وەزارەتی بەرگری وڵاتەکەشی لە بەرگریەوە گۆڕی بۆ وەزارەتی جەنگ وەکەوتا ڕەشەکردن لە وڵاتی ڤێنزوێلا و ترامپیش ڕایگەیاند کە هەر فڕۆکەیەک لەو کەشتیانە نزیک بێتەوە کە وەک هێزێکی زەبەلاح لە ئاوە دەریایەکانی کارایی بڵاوی کردوتەوە دەخرێتە خوارەوە. چین و رووسیاش لە ئێستادا پاڵپشتی تەواوی سیاسی و ئابووری خۆیان بۆ ڤێنزوێلا بە دوور نازانن. لە بەرامبەر هەڕەشەکانی ترامپ بۆ گۆڕینی ڕژیمی مادۆرۆ بێگومان ئەمەش پەیامێکە بۆ ئەمریکا کە کاراکاس بە تەنها نامێنێتەوە لە بەرامبەر فشارەکانی سەر ئەو وڵاتە. وەلی هەر دەستێوەردانێکی ڕاستەوخۆی ئەمریکا دەبێتە هۆی گڕگرتنی ململانەیەکی نێودەوڵەتی فراوانتر بۆیە کەشوهەوای جیهانی لە ئێستادا زیاتر زمانی هەڕەشە و هێز تایە باڵا دەسترە وەک لە زمانی دیپلۆماسیەت لە نێوان بلۆکە نوێیەکەی ڕۆژهەڵات و ڕۆژاوایی و ئەمریکایەکەدا کە جیهانی بردوۆتە ڕوبەڕووبوونەوەیەکی نوێ
و ئەگەرەکانی فراوانبوونی شەڕ زیاتر بوون و زەحمەتە و نەزمە نوێیە بەبێ ژان لەدایک ببێت. ژنان ڕێگری لە ڕێگریەکان بکەن. ئەمە سەردێڕی نووسینێکە لە بەڕێز ڕەنگین مەلاسەمەت دەڵێت سەرباری بەرەو پێشوون و دەرکەوتنەکان، بەڵام هێشتاش پێمان وایە ئەمە کەمە و لە ئاست تمۆحی ئێمە ژناندانیە. ژنان بەردەوام لە کارکردن ڕوبەڕووی کۆمەڵە کێشە و گرفت دەبنەوە و ئاستەنگیان دێتە بەردەم. کاری میدیایی پیشەیەکە هەموو ژنێک ناتوانێت تیایدا سەرکەوتوو بێت. سەرکەوتن تەنیا دەرکەوتن ناگرێتەوە، بەڵکو سەرکەوتن لە توانا، لە ئەخلاقیات، لە هەڵس و کەوت. ژنان بەردەوام لە کاتی کاردا ڕوبەڕووی مجاملەی بێبنەما دەبنەوە. هێندەی ڕوخساری پەسەند دەکرێت، هێندە تواناکانی لە بەرچاو ناگیرێت. بەردەوام تووشی پیاهەڵدانی نادروست دەبنەوە، بەرەو پێشچوونیان دەبەستنەوە بە بەکارهێنانیان. جلوبەرگی ئەوان دەبنە ئەو خاڵە گرنگەی کە ئەگەر ڕوودیان نەمچە ڕوتبێ بواری بۆ ئاسان دەکرێت و بەردی گەورەی لەسەر ڕێگاکەی بۆ لابردرێت. بۆیە دەبێت ژنان لەوە هۆشیارتر بن کە بەم هۆکارانە ببنە کاڵایەک و بەکار بهێنرێت. ژنان بۆ ئەوەی تووشی مجاملە و گێچەڵ و بەراوردکاری و بەکارهێنان نەبنەوە پێویستە ڕەچاوی کۆمەڵە خاڵ گرنگ بکەن لە ڕووی قسەکردن، هەڵس و کەوت، شێوازی مامەڵە لەگەڵ چواردەور، جلپۆشین، ئەخلاقیات لە کارکردن کە ئەمانەوا دەکات فشارەکان ببورن، ئەمانەوا دەکات کە فشارەکان کەم ببنەوە لەسەریان. ئەو چوارچێوە لە قاڵبدراوی لەلایەن کۆمەلگاوە دیاری کراوە. خاڵێکی تری ئاستەنگیەکانە لە بەردەم ژناندا. بەکەم سیرکردنی ژن لە ڕووی کە تەنیا ئەرکی پەروەردەکردن و بەڕێوەبردننی خێزانی لە ئەسودایە بەدەر لەوەی لە ڕووەکانی دیکەوە بڕوانێتە توانە و لێ هاتووەکانی ژنان یاخود کۆمەلگا شەرەفی تەنیا لە ژندا کۆ کردوێتەوە و پێی وایە کە بەرکەوتنە جەستەییەکان تەنیا ژنان تایە تاوانبارن و لەکەدار دەبن. بێ ئاگا و ناهۆشیارە لەوەی کە کەرامەت و ئابڕوو مافی کەسی ژن و پیاویچە، پابەندبوون بەو مافەش ئەرکی هەردوو لایەنە.
کۆڵان ژینا زیندووە دلێر و جوان ڕەمزی خەباتە دڵپڕاواتە هاواری ژنە دژدە سەڵاتە بەدوو تەوێڵم ئەی پەریزادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە لاچکەکەت لەسەر جادە بە جادە ژینای چاوجوان ئەگریجت لەسەر کۆڵمت بالادە ژینای چاوجوان هەڵدان ژینە بەرخۆدان ژینە ژینە ناوی تۆ کڵپەی ئاورینە هەستە ببینە ئەو ڕقوقینە لە تۆڵەی تۆوە گڕی سوورە سەریشینە سەر هەڵدان ژینە بەرخۆدان ژینە لە دوو تا هاتون گەلی ئازادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە ژینە چاوکەژە لەچکەکەت لادە لە چەکلادە ئەگریجت لەسەر کۆمت بالادە لە چەکلادە بە دوو تا هاتون گەلی بندەستە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە ژینە چاوکەژە لەشکەکەت لادە لە چەکلادە ئەگریجت لەسەر کۆڵمت بالادە لە چەکلادە بینەرانی عزیز دواهەمین بابەتی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان نووسینێکە لە بەڕێز غازی حەسەن بابەتی کێ دەربارەی زمان و دەڵێت دەکرێت زمانێکی دیکە بەکاربێنین زمان ڕێک ڕنگدانەوەی باری دەرونی و فکری ئەو کەس و گروپ و لایەنانەیە کە ڕۆژانە لە پێناو ڕاپەڕاندنی گوتارەکانیان یان بەدیهێنانی کردەی پەیوەندیکردن و گەیاندنی پەیام و دروستکردنی ڕایگشتی بەکاری دەهێنن ئەم بنەما زمانەوانیە زانستێکی قوڵ و کاریگەری هەیە زمان کەرەستەیەکی سروشتیە بەڵام لە بەکارهێناندا دەبێتە ئامرازێکی زیندووی خۆکردی خواستەکانی مرۆڤ زمانی هەواڵ و زمانی راپۆرتە هەواڵ و بابەتە شیکاری و وتار و گفتوگۆ و دیدارە تەلەڤیزیۆنی و ڕۆژنامەنووسی و ڕادیۆییەکان تەژین لە دژیەکی بەڵام بۆچی بە پوختی دەتوانین هەندێکیان لەمە کورت بکەینەوە کە دەسەڵاتدارەکان و لایەنە حاکمەکان و بەرپرسەکان بەردەوام ئامۆژگاری خەڵک و لایەنەکان دەکەن ئارام بن و بەرپرسانە بدوێن و قسە بکەن و بەرژەوەندی باڵا لەسەروی هەموو شتێکەوە دابنێن بەرهەڵسکارەکانیش بە هەمان شێوە ڕەخنە لە دەسەڵات و گروپەکانی سەر بە دەسەڵات دەگرن داوایان لێ دەکەن ڕاستگۆ بن لە دەربڕین پەنانە بەنە بەر توندوتیژی و ترس و تۆقاندن و شێواندن و خۆسەپاندن نووسەر دەڵێت تەنێ لە هەندێک گاودا بە شێوازێکدا ئاخبن ینی تەنیا لە هەندێک حاڵەتدا بەو جۆرە قسە دەکەن وەکو ئەوەی ئەوان بەرپرسن و باڵا دەست و حاکم بن ئەمانە واقعی هەنووکەی نێو میدیا و دۆخی سیاسی ئێستایی هەرێمی کوردستانم کاتێک دوور لە لایەنگری و بە تێڕوانینێکی پیشەیی سەیری دۆخەکان دەکەین بۆمان ڕوون دەبێتەوە هەردوو بەرە یەک لە یەکی خراپتر مامەڵە لەگەڵ بەکارهێنانی زمان دەکەن زمان وەکو ئامراز و زمان وەکو ستایل و شێواز و فۆرمی دەربڕین و گزارش لە مەبەستەکانیان لێک جیا ناکەنەوە زمانی سروشتی و زمانی خۆکردی سیاسی تێکەڵ دەکەن لە ئاخاوتن ڕەچاوی تەمەن و دۆخی تەندروستی و دەرونی و ئاستی ڕۆشنبیری و هەلومەرجی سیاسی و کۆمەڵگا بەگشتی ناکەن ئەوە بەڕاست دەزانن کە خۆیان پێیان خۆشە و نەک خۆیان زانیاری دروست و واقعیان لەبارەیەوە هەبێت زمانی ئۆپۆزیسیۆن پڕە لە هەڕەشە و سوکایەتی ڕق چەواشەکاری لایەنگری و ترس و خۆبەهاقزان و تاوانبارکردنی بەرامبەرەکەی و شەڕێکی بێ ئاکام دەکەن
زمانی دەسەڵات بەکردەوە زمانی خۆسەپاندنەوە و ڕەتکردنەوەی ئەوانی ترە کە بەڕقەوە داخبن و قسە دەکەن. واتە زمانی گفتوگۆ زمانی داهێنان و لە یەکتر گەیشتن خراوەتە گۆشەیەکی بەرتەسکی داهێزراوی لە نەبوو خراپتر. ئۆپۆزیسیۆن دەسەڵات بە بڵاوکردنەوەی ناڕاستی و درۆ و شاردنەوەی زانیاری تۆمەتبار دەکەن. خۆشیان بە زمانێک قسە دەکەن، هەڵچوون کاردانەوەی دوور لە بەرپرسیارەتی و شێواندنی ڕاستی و هێرش لە پێناو هیچ و دژایەتی و بڵاوکردنەوەی ڤایرۆسی قین و نەمانی متمانە و ببورن متمانە و بڕواکردن بە دوژمن. واتە زمانی هەنووکەی میدیا و لێدوان و گوتاری سیاسی زمانێکی شکێنەرە، زمانی گردانە لە خەرمان و داهات و دەستکەوتەکان و سوکایەتی بە کوردایەتی و خەباتی ساڵەهای کوردستان. زمانی هەنووکە گیانەکردنەوەی استراتیژە لە تاکتیک، پێشخستنی بڕینەوەی یەکترە لە پێش ساختکردنەوەی حەقیقەتی ناکۆکی و ململانەکانی نێوان هەرێم و بەغدا ئەنجا ڕکابەری نێوخۆیی هەرێمە. زمانی میدیای کورد ڕێک زمانی سوشیال میدیایە لە پێناو دروستکردنی پاڵەوانی بێداستان و ژەنەڕاڵی بێسوپا و سیاسی بێئامانجی استراتیژی و پرۆژەی نیشتمانی و شکاندنی شەرمی خۆپوچکردنەوە و پاڵپشتی دوژمن بەبێ هێنانەوەی بەڵگەی بڕواپێکەر و بەڕەوازانین و خۆ بە پلی قاوەزانین. گرنگ ئەوانەی لە بەکارهێنانی زمان و کاریگەریە دەرونی کۆمەڵایەتیەکانی دەزانن بایەخی زمان لە گوتار و بەکارهێنانی لە پێناو بەدیهێنانی کردەی پەیوەندیەکەی دروست و بەرهەمهێن چییە. بیرێک لە زمانی گفتوگۆ زمانی نەرم و زانیاری ڕق بکەنەوە. بیر لە ستایلێکی دیکەی پەیوەندیکردن لە نێوان پێکهاتە جیاوازیەکان بکەنەوە، نەک لە پێناو ئەوەی بیسەلمێنێت سربەخۆی ئیلا و بیللا دەبێت زمانێکی توندی هەڕەشامێز و سوکایەتی و سنوور بەزاندنت و ڕق ئامێزت هەبێت. هێزی زمان لە دروستکردنی واقع و بیر و کەسایەتی نوێیە، نەکەوەی هەنووکە لە نێو میدیای کوردستاندا بەکاردێت. بینەرانی خۆشەویست، بەم شێوە گەیشتینە کۆتایی بەنامەی لێکدان و هەڵوێستی ئەمڕۆکەمان. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و بۆ هیوای کە ناوەڕۆکی بەرنامەکە جێی سەرنجیەوە یازیز بوو بێت و بتوانن کەڵکی پێویستی لێوەربگرن. تا لێکدان و هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەست پێر.